الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بینەجان و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاڵلقەیەمان ئاڵلقەی چوارەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ئێمە لە سێ ئاڵلقەی پێشوودا پێناسەی ئەو بابەتەمان کرد و باسی حکومەکەیمان کرد، باسی چۆنیەتی بوونە مسلمانی ڕاست و ساغمان کرد، دواییش باسی بووناسیمان کرد. لەم ئاڵلقەیەدا باسی ئیمان و عەقیدە دەکەین، چونکە یەکێک لە هۆکارە هەر گەورە و گرنگەکانی کە مسلمان پێیان دەبێتە مسلمانی ڕاست و ساغ بریتێ لە ئیمان و عەقیدەیەکی ڕاست و دروست. جا سەرەتا ئێمە لەم ئاڵلقەیەدا لە دوو تەوەردا پێشێ باسی پێناسەی ئیمان دەکەین و دوایش باسی لە ڕگەی دووەمدا باسی پێکەنەرەکانی ئیمان دەکەین. ئیمان وشەیەکی عەرەبیە، هەرچەند بە کوردیش هەر بەکاردێەوە، بە زۆر لە زمانەکانی دیکە کە مسلمانان بەکاریان دێنن بە جیاوازی نەتەوەکانیان وشەی ئیمان بۆتە زاراوەیەکی ئیسلامی و بەکار دەهێنرێ. وشەی ئیمان وشەیەکی عەرەبیە، لە ڕووی زمانی عەرەبیەوە دەڵێ ئیفعال من الأمن ئامەنە یؤمن ئیمانا، لەسەر کێشی ئیفعالە لە ئەمنەوە هاتووە، واتە کەسێک کە ئیمان دێنێ دەچێتە حاڵەتی بێترسی و هێمنی و ئاسایشەوە لە ژیانی دنیایدا و لە ژیانی ڕۆژی دواییدا. و ئیمان بە معنای بەڕاززانین دێ، بەڕازدانان دێت، وەکو لە سوورەتی یوسفدا هاتووە ما ئەنتە بمؤمن لنا ولو كنا صادقین. کوڕەکانی یعقوب سەڵات و سەلامی خوا لەسەر یعقوب بێ، دوای ئەوەی کە یوسف دەخەنە بیرەوە و لافی ئەوە لێ دەدەن کە گورگ خواردوێتی، دەڵێن هەرچەندە ئێمە ڕاست گۆشببین تۆ هەر بڕوامان پێ ناکەی، بەڕاستمان دانانەی. ئیمان یەک شت نییە تەنیا یەک پرۆسە بێ لە یەک کاتی دیاری کراودا پەیدا بێوکو بە پێچەوانی زۆر لە حاڵی بوونی زۆربەی مسلمانان، بەڵکو پرۆسەیەکە بەردەوامە و پرۆسەیەکە بە چەند قۆناغ ئەنجام دەدرێ و چەند پلەی هەن. بەلای کەمەوە ئیمان سێ پلەی سەرەکی هەن، وەکو پێشتریش ئاماژەیەکم پێکرد. ئیمانی لای کەمی ئیمان یا مطلق الئیمان، و ئیمانی پێویست و ئیمانی پەسەند. لای کەمی ئیمان ئەو ئیمانەیە کە بەبێ ئەوە مرۆڤ بڕوادار لە قەڵەم نادرێت، بەڵام لای کەمی ئیمان مەرجینی خاوەنەکەی لە گوناحان بژێڕێتەوە، نە لە گوناحی گەورە نە لە گوناحی گچکە، و مەرجیش نییە کە وای لێ بکە ئەرکە شەرعیەکان ئەنجامدا. قۆناغی سەرتر بریتێ لە ئیمانی پێویست، ئەلئیمان الواجب، ئەو ئیمانەیە کە خاوەنەکەی لە گوناحە گەورەکان دەجێڕێتەوە و واشی لێ دەکا کە ئەرکە شەرعیەکانی جێبەجێکە، ئەرکە شەرعیە پێویستەکان. قۆناغێکی سەرتر لە ئیمان بریتێ لە ئیمانی پەسەند، ئەلئیمان المستحب، کە بریتێ لەو ئیمانەی خاوەنەکەی وا لێ دەکا گوناحە گچکەکانیش نەکا و ئەو شتانش کە پەسەند و چاکن وێ ڕای واجبەکان شتە پەسەند و چاکەکانیش ئەنجامدا. زانایانی شارەزا و پسپۆڕی بواری ئیمان و عەقیدە ئیمانیان کردو بەو سێ بەشە یا بەو سێ جۆرە بەو سێ پلەیە کە گومانی تێدا نییە ئەوانش دیسان لە نێو خۆیاندا وردە پلەی زۆریان لە نێودا هەن. وەزانایان لەبارەی پێناسەی ئیمانەوە قسەیەکیان گوتووە کە زۆربەی هەرە زۆری زانایان، جەماوەری زانایان لەسەر یەک دەنگن. ئەویژەوە دەڵێن ئەلئیمان قەول وعەمەل، قەول القەلب واللیسان وعەمەل القەلب والجەوارح. دەڵێن ئیمان
بریتێ لە قسە و لە کردەوە قسەی دڵ و قسەی زمان و کردەوەی دڵ و کردەوەی ئەندامەکان. ئەمجا بابینە سەر بڕگەی دووەمی باسی ئیمان کە بریتێ لە پێکهێنەرەکانی ئیمان. ئایا ئیمان تەنیا بریتێ لە قەنەعەتێکە لە دڵدا پەیدا دەبێ یا تەنیا بریتێ لە دان پێداهێنانێک کە بە زمان ئەنجام دەدرێ یاخود وێ ڕای ئەو دوانە پێکهێنەری دیکەشی هەن بە تایبەت کردەوەی ئەندامەکان با تەماشا بکەین. مرۆڤ ئەگەر ئاوا تەماشای بکەی چوار هێزی سەرەکی هەن. هێزێکی عەقڵی هەیە کە شتی پێدەزانێ دەرکی شتی پێدەکا و هێزێکی تعبیری هەیە کە زمانێتی شتی پێ دەردەبڕێ و هێزێکی دەرونی هەیە کە شتی پێ پەسەند دەکا یاخۆ ڕەفز دەکا و هێزێکی جەستەییشی هەیە کە کارەکانی پێ ئەنجام دەدا. کەواتە مرۆڤ چوار پێکاتەی هەن: عەقڵی لەگەڵ زمانی لەگەڵ دڵی لەگەڵ جەستەی. ئیمان پەیوەندی بە هەر کام لەو چوار پێکهێنەرەی مرۆڤەوە هەیە، گومانی تێدا نیە. ئیمان پێش هەموو شتێک بریتێ لە دەرەکردنی بە عەقڵ. وەکو پێشتری باسم کرد کەسێک ئیمان بەخوا دێنێ پێشی دەبێ خوا بناسێ سوبحانەوە وتەعالا. هەروەها ئیمان بە ڕۆژی دوایی و بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام، بە کتێبەکانی خوا و بە فریشتەکانی خوا و بە نەخشەدانان و ئەندازەگیری خوا دەبێ زانیاری پێیان هەبێ. ئەمجا ئەو زانیاریە کە بە عەقڵ هەیە، ئەو ئیدراک و زانینە کە لە عەقڵدا جێگیر بووە، ئەمجار دەگونجێ کە بگوازێتەوە بۆ دڵ و دەروون و بە دڵ ئەو زانیاریە پەسەند بکرێ، قبوڵ بکرێ و بیویسترێ. دواییش بە زمان تعبیری لێ بکرێ و دەربە بڕدرێ و دواییش بە جەستە بە ئەندامەکانی جەستە ئەنجام بدرێ و کاری پێ بکرێ. بۆیە زانایان گوتویانە الئیمان و الإيقان بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. زۆرێک لە زانایان وایان گوتوانە ئیمان بریتێ لە دڵنیایی بە دڵ و دەروون، دڵنیابی زانیاریەکە هەبێت لە زانیاریەکەدا دڵنیابی، دان پێداهێنان بە زمان و ئەنجامدانیش بە ئەندامەکان. بەڵام وەکو گوتم ئیمان دابەش دەبێت بۆ سەر هەموو کەینونە و بوونی مرۆڤ. بەشێکی پەیوەندی بە عەقڵ و ئیدراکیەوە هەیە کە مرۆڤ دەبێت بە عەقڵ تێبگا لە هەموو ئەو شتانە ئیمانیان پێدێنێ. دەبێت زانیاری لەبارەیانەوە هەبێت، زانیاری لەبارەی خواوە هەبێت سوبحانەوە وتەعالا کە تاکە بەدیهێنەر و پەروەردگار و خاوەنی کەون و کائیناتە، و زانیاری هەبێ بە ڕۆژی دوایی بە دیداری خوا، و زانیاری هەبێ بە فریشتەکانی خوا و بە کتێبەکانی خوا، بە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وسەلام، بە نەخشەدانان و جێبەجێکردنی خوا، قەدەر و قەضای خوا. ئەمجا ئەوە بەشی یەکەمی ئیمان، پێکهێنەری یەکەمی ئیمان کە بریتێ لە ئیدراک و زانین. دوایی ئەمجا دەبێ پێکهێنەرێکی دیکەی ئیمان هەبێ کە لە ڕاستی ئەوش بریتێ لە قبوڵکردن بە دڵ و دەروون، و بەو قبوڵکردنی دڵ و دەروون موسڵمان و ناموسڵمان لێکجا دەبنەوە. ئەگەرنا هەم ئیبلیسیش خوای ناسیوە و ڕۆژی دواییشی زانیوە، داوای لەخوا کردو خوایە تا ڕۆژی دوای بمهێڵەوە، و هەروەها فرعون و دارودەستەکەشی خوای متعال لە سوورەتی نملدا دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين. لە دەرونیاندا لێی دڵنیا بوون کە ئەو معجیزە و بەڵگانەی بە موسا دراون لە یاسادڕن لە سەروی توانای بەشەرەوەن، و خوا سبحانه وتعالى ئەوانەی بە موسا داوە وەکو بەڵگەی ئیسپاتی پێغەمبەرایەتی، بەڵام نوکوڵیان لێ کرد. کەواتە یەقینیان هەبووە، زانیاریەکەیان هەبووە، بەڵام زانیاریەکە نەبووەتە قەناعەتێکی دەرونی بەدڵ پەسەندیان نەکردووە. پێکهێنەری سێم ئیمان بریتێ لە دان پێداهێنان. جاری وا هەیە کە کەسێک یەقینی هەیە لە شتێکدا بەڵام دانی پێدا ناهێنێ. دان پێداهێنان ئیقرار، الإقرار باللسان
هەر بۆیە بۆ هاتنە نێو ئیسلامەوە ئیسلام چی داناوە؟ شایەتمان هێنانی داناوە. الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. إسلام پایە یەکەمی و هەنگاوی یەکەمی ئەوەیە کە تۆ شایەتمان بدەی بەوە بێزێ لەخوا هیچ پەرستراوێک نییە و محەممەدیش ڕەوانەکرا و پێغەمبەری خوایە شایەتمان بدەی بە زماندانی پێدابێنی بەوە خەڵک دەزانێت تۆ مسلمان یا مسلماننی. و پێکهێنەری سێهەمی چوارەمی ئیمان بریتێ لە کردەوە بە ئەندامەکان واتە بە ئەندامەکانیشت پێویستە کردەوە بکەی بە پێی ئەو قەناعەت و تێگەیشتنەکە لە عەقڵدا هەیە و بە پێی ئەو قبوڵەکە لە دڵ و دەرووندا هەیە بەوەندە واز نەهێنی بەڵکو دەبێ بە پێی ئەوەش ڕەفتار بکەی و مامەڵە بکەی. گومانی تێدا نییە کە ئەگەر مرۆڤ چاک لە دڵ و دەرونیدا ئیمان هەبێ گومانی تێدا نییە ئەو دڵ و دەروونە خاوەنەکەی پاڵ پێوە دەنێ کە بە پێی ئەو قەناعەت و دڵنیایە کە لە دڵیدا چەسپیەوە مامەڵە بکە و ڕەفتارکە. کەواتە ئەوانەی کە تەمبەڵی دەکەن لە جێبەجێکردنی ئەرکە شەرعیەکاندا یاخود خۆ ناپارێزن لە قەدەغەکراوەکان ئیدعای ئیمانیش دەکەن لافی ئیمانیش لێ دەدەن ڕاست ناکەن چونکە ئەگەر دڵ ئیمانی تێدا دامەزرا ئەو دڵە خاوەنەکەی دەجوڵێنێ هەم دەیجوڵێنێ بەرەو ئەنجامدانی ئەرکە شەرعیەکان و هەم دەشی جوڵێنێکە واز لە قەدەغەکراوەکان بێنێ. بۆیە خوا سوبحانە وتەعالا لە باسی ئەعرابدا ئەعراب واتە عەرەبە خێڵە چێدەشتەچیەکان کاتێک هاتن لافی مسڵمانەتیان لێدا خوای پەروەردگار فەرمووی نەخێرن بەڵێ مسلمان بوون بەڵام مەڵێن ئیمانمان هێناوە. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. عەرەبە خێڵەچیەکان هاتوونتیان ئیمانمان هێناوە بڵێ ئیمانتان نەهێناوە بەڵام بڵێن مسلمان بووین واتە بەڕواڵەت هاتووی نێو ئیسلامەوە وەجارێ ئیمان نەچوێتە نێو دڵتانەوە. دوای خوا سبحانه وتعالى دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. بڕواداران تەنیا ئەوانن کە بڕوایان هێناوە بەخوا بە پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم و دوای دوودڵیان نەبووە هیچ دڵ لە دڵدانیان نەبووە تا ئەو دڵیان دامەزراوە و بە سەر و ماڵیش لە پێناوی خوادا تێکۆشاون ماڵ و سامانیان و گیانیان لە پێناوی خوادا بەخت کردو ئەوانە ڕاستانن. و دوای هەر لەو سیاقەدا خوای متعال دەفەرمێ يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين. منەتت لەسەر دەکەن مسلمانەتەکەی خۆیان مسلمانەتە ڕووکەشەکەی خۆیان لەسەر تۆ دەکەنە منەت بڵێ منەتم لەسەر مەکەن بەڵکو خوا چاکە و منەتی بەسەر خەڵکەوە هەیە گەر ئێوە گەر ڕاست بکەن کە هیدایەتی دام ڕێنمایی کردن بۆ ئیمان. کەواتە دەگونجێ ئیسلام هەبێ بە معنە ڕواڵەتیەکەی کەسێک هات بێتە نێو ئیسلام و بەڵام ئیمانی لە دڵدا نەبێ وەکو منافقەکان یا وەکو عەرەبە خێڵەچیەکان. هەڵبەتە عەرەبە خێڵەچیەکان خوای پەروەردگار بە وشەی لەما هێناوی و لەما یەدخول واتەگە بەردەوام بن ئیمان دەچێتە نێو دڵتانەوە بەڵام جارێ ئیمان نەچۆتە نێو دڵتانەوە بە بەڵگەی ئەوە کەوە ئەو مسلمانەتی خۆتان لەسەر پێغەمبەری خاتم سڵ دەکەنە منەت ئەگەر ئیمانتان هەبوایە دەبوو مەمنونی خوا و پێغەمبەری خوا بن نەک منەتیان لەسەر بکەن. لێرەدا دێنە کۆتایی ئەم ئەڵقەی چوارەمەشمان خوا پشتیوان بێ لە ئەڵقەی پێنجەمدا باسی پایەکانی ئیمان دەکەین و باسی ئیمان و عەقیدە تەواو دەکەین. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.